مراد قەیڵان هۆشداریدا بە دەوڵەتی تورک و ڕایگەیان ئەگەر دەوڵەتی تورک سنوورەکانی ببەزێنێت دەبێت بە پرسیارەتی هەر ئەنجامێکیش بگرێتە ئەستۆی خۆی. ئەندامی کۆمیتەی بەڕێوەبەری پەکەکە مراد قەیڵان دوێنێ لە مراسمی تەواوبوونی پەروەردەی گەریلەکان لە ئاکادیمای ئاپۆلۆن لە هەرێمەکانی پاراستنی مەدیا و وتارێکی پێشکەش کرد و تێیدا ڕایگەاند مادام ئێمە لە ناو جەنگی جیهانی سێمداین پاشتەوابوونی جەنگ دیزاینێکی نوێ لە ڕۆژهەڵاتی ناوین دێتە ئاراوە و لە ناوچەکەشدا ڕەوشی گەلی کورد زۆر جیاوازە تێکۆشانی ئازادی کوردانیش لەو دیزانێدا جێدەگرێ چونکە گەلی کورد خاوەن هێز و ئیرادەیە و بێ بەشداری کورد ممکن نییە هیچ شتێکی نوێ لە ناوچەکە بێتە ئاراوە. دەربارەی ڕەوشی باکووری کوردستان و دەسەڵاتدارەتی ئاکەپە مراد قەیڵان ڕایگەاند مانەوەی ئاکەپە وەردۆگان بەندە بە لەناوبردننی کورد و شۆڕشەکەیەوە ئەگەر ئەوان بتوانن شۆڕشی کوردان لەناوبەرن ئەوا دەمێننەوە لە سەر عەرشی دەسەڵات بەڵام دەبێ هەموو کەسەوە بزانێت کە ئاکەپە لە شەڕی دژی کورداندا شکست دەێنێ چونکە ئەوان سەرکەوتنی خۆیان لە پەیڕەوکردنی ڕێبازی نەژادپەرستیدا دەبینەوە و دەستیشان بە قڕکردنی کوردان کردووە. دەربارەی ڕۆژەی بەسەر ڕێبەری گەلانی کوردستان عەبدوڵڵا ئۆجەلاندا سەپێنراوە قەیڵان ڕایگەاند تاکە چارەسەری پرسەکانی تورکیا و باکووری کوردستان گەڕانەوەیە بۆ ئیمرالی و دیداری ڕێبەراپۆ ئەوەش بەوە دەبێت کە سەرەتا تەواوی گۆشەگیریەکان و ئاشکەنجەی سەر ئیمرالی هەڵگرن و پاشانیش گفتوگۆی ئاشتی دەست پێ بکاتەوە. لە کۆتایشدا قەیڵان دەوڵەتی تورکی وەشار کردەوە و ڕایگەاند دەبێ ئاکەپە وەردۆگان بزانن کە بۆ هەموو شتێک سنوورەکەیە ئێمە سنووری ئارامیمان لە بەرچاو دەگرین و ئەوانش نابێت سنوورەکانیان ببەزێنن ئەگەر سنوورەکانیان دەرباز بکەن ئەوە دەبێ بەرپرسیارەتی هەڵگرن لە هەر ئەنجامێک کە بێتە ئاراوە.